ئازیزە بچکۆلانەکەی شەهید ئاسۆ نەیتوانی بەرگەی نەخۆشیەکەی و دووری باوکی بگرێت. پاش 2 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە گیانی سپار. بۆ باوکم براکەشم ڕۆحیان شاد بێ گەرنی ئازار کاکە بڕیار برینی شەید ئاسۆی بۆ تازە کردینەوە بەڵام ئێمە خۆڕاگرێ بین ئینشاءڵڵا لەبەرەوەی لە بنەماڵەکەمانە ئێمە کاک شەید ئاسۆ یەکەم شەید نییە و ئاخیر شەیدیش نابێ و ئێمە پەیمانە دەین بۆ ئەم خاک و نیشتیمانە هەردەم خۆڕاگر بین هەردەم خۆ بەخش بین ئینشاءڵڵا. شەهید ئاسۆ لە پاش خۆی 4 منداڵ و دایکێکی جەرگ سوتایی بەجێهێشت. بڕیار زیاتر لە هەمووان تووشی شۆک بوو. کاتێک پاژێک هەفتە پێی گوتراوە باوکە شەهید بوو. بڕیار قبوڵی ئەمەی نەکردووە و بەردەوام داوای باوکی کردووە چونکە کاتێک باوکی لە بەرەکانی جەنگدا بووە لە کوڵەجوی گەرمیان ڕۆژانە چەندین جار بە پەیوەندی ڤیدۆیی قسەی لەگەڵدا کردووە. لە دوای لە دەستدانی شەهید ئاسۆ بۆ مای 23 ڕۆژە کاکە بڕیار وەکو پێویست ئەتوانم بڵێم نەنانی خواردۆنە ئەو هەمیشە لاواز و هەمیشە بیانی گرت و هەمیشە کزێکی پێوە دیار بوو هەمیشە دڵتەنگی و لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیوە قورسایەکی تەواو کەوتووە سەری تاوای لێ هات لە 2 ڕۆژی ڕابردووە ئەتوانم بڵێم ماوەی 8 ساعت پێش ئێستا بە تەواوەتی لە کاتژمێر 6 بەیانیدا لە دەم و زمان بە تەواوەتی کەوت و بێهۆش کەوت. دوای ئەوەی بردمانە نەخۆشخانەی شۆڕش و لێ ئەحالەی نەخۆشخانەی شار کرا پزیشکان پێیان ڕاگەیاندین کەوا مێشکی کاکە بڕیار و هەستاوە بەهیچ شێوەیە کاردانەوەی نییە و بە تەواوی لاواز بۆ بەرەومرد نەڕات. بە بۆچوونی پزیشکان بڕیار توشبووی نەخۆشی شەکرەی جۆری یەک بوو دەستنیشان نەکراوە. ئەمەش هۆکاری بەرزبوونەوەی شەکری خوێنی بووە بۆ ئاستێک کە ئاڵۆزکاری بەدوادا هاتووە. پاشان جەڵتەی مێشک بڕیاری خستە حاڵەتی بێهۆشیەوە. بە گوتەی پزیشکان شەهیدبوونی باوکی پاڵنەرێکی بەهێزی دەرونی ئاڵۆزکاریەکانی نەخۆشیە بێدەنگەکەی بڕیار بوو. شەهیدبوونی ئاسۆ جەلال و مردنی بڕیاری کوڕی تەنها لە ماوەی 25 ڕۆژدا بۆ خەمێکی گەورە بۆ خێزان و کەسوکارەکەی. لە پاش لەمانی باوکی بڕیار دەیگوت ئیدی نامەوێت لە ژیانە بژیم و دەمەوێت بڕۆم بۆ لای باوکم و لە کۆتاییەکەیدا لە تەنیش باوکیدا بە خاک سپێردرا. سایان سعید، ڕوودا و سلێمانی.